بینەرانی عزیزی کورسات دەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست. کەسایەتی خۆشەویست کاک حاجی جەلالی دەلا کوڕی حاجی محەممەدی جێشانە ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافیە. کاک حاجی جەلالی یەکێکە لە کەسایەتیە خۆشەویستەکانی شەقامی کاوە و بەرخانەقا، یەکێکە لە سەرتاش و دەلاکە دێرینەکانی شاری سلێمانی و زیاتر لە 6 ساڵە سەرقاڵی کاری سەرتاشیە و 6 ساڵە لە هەمان دووکان هەتام ساتۆختەش بەردەوامە لە کارەکانی. کوڕی کۆنی ناوبازار و خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی ئەو گوزەرە و ئەزمونێکی دەوڵەمەندی لەم شارە هەیە. ئەم هەفتەیە هەوڵ دەدەین باز لە وێنەکانی کاک حاجی جەلال بکەین، باز لە گوزەری بەرخانەقا و شەقامی کاوە و 6 ساڵ تەمەنی ئەو لەو شەقامە بکەین. کاک حاجی جەلال بەڵێ فەرموو کاتێ باش هەموو کاتێکان باش. تەندروستی چۆنە؟ الحەمدولله و شوکر، الحەمدولله و شوکر. چاومان ڕوون بوو، چاوتان هەر گەشت بێت. زۆر زۆر سپاس، دڵگەشت بن ئیشەڵا هەر باشە بێدەم بەیانیان هاتم بۆلات بۆ دوکانەکە. بەڵێ بەخێر تا ئێسش بەردەوامی لە کاری الحەمدولله. وڵڵا چەند ساڵە کاک جەلال سەرقاڵی کاری دەلاشیت؟ لە 6ەوە شاگرد دەلاک بووم تا 63. لە 63 ئەو دوکانم کڕی لە حەمەی حاساڵی قاسم، مامی ئەم دکتۆر بەرهەمە. هەتا ئێستش تەبعاً لەو دوکانە کە ماوم 61 ساڵ لەو دوکانام. لە ساڵی 61 ساڵە هەموو ڕۆژەکەچی بۆ هەموو ڕۆژەکە الحەمدولله و شوکر بۆ لە فەزڵی خواوە، لە فەزڵی خواوە. بەڵێ بەردەوام بیت. من دوای بێکەوە چین بۆ جادێکچین بۆ دوکانەکە پێشەوە هەندێک باسی هەندێک وێنە بکەین و باس لە ژیانی خانەوادە و خێزانی ئێوە بکەین. من پێم خۆشە دیارە خێزانی ئێوە پێشتر لە جێشانە بوون، ماڵوان لە جێشانە، دواتر هاتنە سلێمانی گەڕەکان لە 55 لە گەڕێکی جوولەکان بووین، جوولەکان هەتا 57 و 8 59 ئەو قەرجاوە پێڵن قەرجاوە سە پێڵن خەبات وەختی خۆی پیان و دەباخانەکە گەڕێکی دەباخانەکە. پێشینە سەر قەرجاوە بارە سەر جوولەکان کەمێک بووە. باشە فەرموو. بیت تێ و ساڵین لە جوولەکان چۆن ساڵی لافاوەکە ماڵمان لە جوولەکان بوو 57. بەڵێ لافاوکە ئازام ئێستێ عمرم 7 ساڵ بوو، بەڵام بە چاچی فکرمێت. چی ئەو ڕۆژت لەبیرە؟ وەڵڵاهی ناخۆشی نەبوو بۆ ئێمە، چکم ئێمە ئەوە مناڵ بووین نەمانەزانی خۆشەکەی چێ و ناخۆشەکەی چییە. لە شوێنێکی بەرزوانی نێنە خوارەوە تەمەشامانە کرد، ئاوێکی زۆر ئەهات، ئاوێکی قوڕاو، ئاوێکیش لە خوارەوە بوو، ئەخێری ئاوی هەموو سلێمانی لە جوولەکان دەرەچوو. زەرەر و زیانتان نەبوو؟ ئێمە نە، بەس خەڵک بە ماڵی ڕووخا ئاو چوە ناو ماڵەکانی و زەرۆزیان ئەو کاتە دوای زەرۆزیانیشیان یا بەتانی ئالادین ئەمانەی کە مزەرێریان لێکەوت بوو بەتانیان ئەیانێ و ئالادینانەیە و پێخەفیانیانی. جوولەکان ئەو ساڵانای تر کۆتایی سلێمانی بوو. بەڵێ ئەو پەڕیتە سلێمانی جوولەکان بوو، بەڵام جوولەکەەکان تیان نەما بەڵێ پێش ئێمە بەڵێ چکم ئێمە فکرمان نایە، من فکرم نایە بەنسبەت خۆمەوە لە پێشێمەوە ڕۆشتون کە ئێمە هاتوونەتەی ئەوان ڕۆشتون لە 53 ئازانم کۆتایی پێاتۆ جوولەکان. ئەمە وێنەیەکی حاجی محەممەدی باوکتە دیارە و ساڵانەکەەوە لە جوولەکان بوون. بەڵێ کاری تووتنیە کرد. بەڵێ کاری تووتنیە کرد. چی بوون ئەو کارانە مەسەلەن تۆ بیستە قەت بەشدار بووی لەگەڵیا؟ من مناڵ بووم نەچووم لەگەڵیا، نەچووم لە پەنجاکانە بڵێن لە 58 و 6 و 7 لەوێکە ئیشێکرد ئێمە مناڵ بووین تووتنی داگرت. تووتنەکان بە فەردە بوو، فەردەی خەسوور هەبوو، ئەو تونە ڕەشۆکە نییە پیانە و تووتنی ڕەشۆک ئەیان خستنە ئەو فەردەیە و خۆی باوکی خۆم دایەگرت دیومە دایەگرت ڕۆژوا 5-6 فەردە تووتنی تاگرت فەردەی بە 350 کرێکارێ بە 650 یەشێکرد ئەو ڕۆژوا بوو 1650 1550 و وەکو ئیشێکی ئازایەتی بۆ وەگاڵتە بە هەموو کەسێ نەکراون نەیتوانانی هەموو کەس باوکم پیاوی بەخۆ بووە بەخۆ زەلامیشی تاو بە قوتیش بوو. بەسەوەڕەکەم ئەم وێنەی ساڵی 60ەکان بێ ئەمە 67 چوو بۆ حەج پێشوی کە بڕە بۆ حەزریشیم تاشی و ئەم ڕسمم بۆ گرت و جامانەکە شتێکە خۆم بۆم چاکرد لە دوکانە باڵێ 67 دژنیش مێ نابوو ژنیش مێ نابوو دیارە زوش دێناوە هەر بەپەلای باسیەوەکەیت. ئەمە وێنەیەکی تری باوکم هەر باوکتە بەڵام لە تەمەنێکی ترایە. بەڵێ ساڵانەی ئەخیر ئەمە نەخۆشە 2-3 ساڵی قاچی دەرزێکمان لیا بەڕاستی تر قاچی سەقەت بوو نەیەتوانی بڕوا ئیتر عملیاتی شمان کرد قاچی سەقەت بوو نەیتوانی 88 ئەمری خوای کرد. ئەمە وێنەیەکی جەنابی دایکتە؟ بەڵێ حاجی ئەجێب. بەڵێ مە دایکمە دایکیشم لە ساڵی 90 کاکە کاکە جان 2 خوشک و 5 برا
دوو خوشک و پێنج برا ماون خوشک و براکانت دوو خوشکم ما و خۆم مام سێ برام ئەمری خوای کردووە بەداخۆ ڕۆحیان شاد بێ هەمووتان لەو خانوو بوون لە جوولەکان باڵێ دوای جوولەکان باسی ئەوت کرد کە ئەچنە گەڕەشی بڵێ خەبات یا قەرەجاوای ئەو کات نە ئەچینە سەر شەقام سەر شەقام لە سەر شەقامە بۆ چوار باخیش باش دوایی کە قەرەجاوە دروست بوو خەبات بڵێ دەباخانەکە چوینە ئەوێ بۆچی پیانە دەباخانەکە وەختی خۆی ئەوە پێستیان لێ چاکرد پێستیان دەباغە کرد پێستەکە پاگەکرا وەستای دەباخی لێبووانە قەسابوون هەمویان لەوێ ئیتر کە پیان و قەرەجاوە تەمانەوێت چۆڵ بوو ئەم هەموو چەوری و گۆشت و پیسی و شتانە عیب نەبێ سەگوشت زۆر بۆیە هات و چوار دەورەکەشی قەرەج بوو قەرەش تازە ئەو گەڕەکە دروستە بوو 59 بەڵێ ئێوە لێو چوون خانوتان ئەرزەتان کرد و کردانەوە بە خانوو یا هەر لە خەبات بڵێ لە خەباتەر خانومانە بوو هەتا هەشتا6 لە 6 فرۆشتمان و باوکم و دایکم بردە لای خۆم ماڵم لە ئەبوو سەنا بوو لای خۆم ئەمری خۆیان کردووە ڕۆحیان شاد بێ کاگێ حاجی کۆمەڵە گوێنەی سەردەمی مناڵی تۆم لەلایە هی تەمەنی گەنجی و تەمەنی جیاوازی تۆیە ئەم وێنەیە دیارەوێنێکی ساڵی 1963 بەجێ کوردیەوە بڵێ ئەمە تازە دوکانم دانابوو ئەمە 63 تازە دوکانم دانابوو باوی ئەو مل پێچانە بوو ئەو پێچانەمانم خستە بندەسمانەوە مۆ تقریبان خۆما پێوەڕاوەشان مۆدیل بوو بڵێ ئەم وێنەیەش وێنەیەکی مناڵی تۆیە ئەمە لەگەڵ کەسی وێنەی من و کاکە بەکری سالە پەستەک مەشهور ڕەفیقی خۆشەویستم بوو بە ڕەحمەت بێ دەمێکە ئەمری خوای کردووە 4 ساڵێکە بێ ئەمە جەژن بوو ئەم پەردایانە بە دەوری ئەو مزگەوتی گەورەیە پەردە بوو جەژن بوو ئیتر خۆمان گۆڕی بوو خۆمان وە کوڕەزانی ئەوە کە خۆشە دەیبین سەرەتای گەورە ئەوەیە بڵێ ئەم وێنەیەش دیارە وێنێکی کۆنە ساڵی 1950 گیرایی لەم وێنێت ئەمە 7 ساڵە ئەمە ڕسمی تەسکەرەکەمە لە تەسکەرەکەم کردوەوە هێناومە بۆ ئێرە بەڵێ وێنەیەکی جوانی ئەو تەمەنەیە ئەم ستایلەش ستایلێکی کە مسەوەڕەکانی ئەو ساڵانە کردویان وێنێت لای چێ گرتووە و ئەمە حەدیقەی شەعبە ئەمە حەدیقەی شەعبە حەدیقەی شەعبە لەوێتر لەو ناو گوڵ و وزارەمە ڕسم کامێرە هەبوو کامێری سیار هەر لەوێ گرتمان چی ئەم وێنەی بۆوا لێ کردووی ئەمە جەزای ڕسمچی دراوسەی خۆم لە جادێکا بەڵێ بە ڕەحمەت بێ کام جەزان نەماوە وێنەیەکی جوانە ئەم وێنانە دیارە تۆ لە تەمەنێکی مناڵی بەڵێ لە دوایەوەی کۆمەڵە کاری ترەکەی و ناچیتە خوێندن و خوێندن تاو ناکەی بەڵام تێکەڵی کار و ناوبازارڕوانە ئەبی ئەم وێنەیەش وێنێکی ئەو قۆناغەیە دیارە وێنەکە گەرێتەوە بۆ ساڵی 63 بەڵێ ئەمە پورزامن هەرسێکیان پۆزامن ئەمە شێرکۆیە ئەمە پشکۆیە ئەمە جەمالە ئەمەشی ناوەڕاستیان خۆمم ئەم پاسکی لە زۆرم دڵ پێ خۆش بوو کاگ بەرزان لە ئەو پاسکی لەم هەبوو کوشتێکی تۆفەوە بۆ گاڵی پێ نەگرا تامی سارێکی یاوە لەو ساڵانەیە دیارە لە 1963 لە 1960 کامیێنەی 1960 لێت نووسیوە خۆم 1960 یەکەم ڕۆژی بوونم بە شاگردە لاک دیارە ئەمە ئەو ڕۆژێکە ئەمە لەو بەردە ساڵە لێ بەڵێ لەو بەردوکانی خۆمانەوە بووم لەو بەردوکانی خۆمانەوە بوو دەڕابەیە لەو بەرەوە بوو ئەم ڕسمم گرت شاگردێکی هین نەبوو کاگ حەبیبی ڕسمچی بانگمان کرد ڕسمی بووە گرتینۆمان ئەم ڕسمە لێیا گرتووە ئەمە ڕسمی یەکەمی شاگردە لاچیمە لەو بەرەکەم ڕسمم گرت زۆر دڵم پێی خۆش بوو چۆن بڕیارتدا دوای ئەو ئیشانە بەجێڵیا چۆن چیتە لای ئەو وەستایە وی بە شاگرد پێما بەلای وەسا عوسمان بوویت لای وەسا عوسمان بووم ئەمە باوکم وەختی خۆی کە لەو باخە ئیشیە کرد لەو باخی ئیشیە کرد ئەمە باوکیشی و باپیریشی هەر باخەوان بوون ئەمان عوسمانی حاجڕەحیم باخەوان بوو من لای بووم لای لەگەڵ باوک ماچوون بۆیە ئەمانە ماڵی خۆمان و نزیک بوو لە خەبات باخەکان نزیک بوو وتی ئەم مناڵە جوانە وەڵڵەهی برایەکمێ دەلاکە عوسمانی ناو مناڵ با بۆ هێنی بۆم بەرە تاوە لەگەڵ خۆتەوە بۆچی هێنی بۆ ئێرەمانە بای بە شاگردی عوسمانی جاقیچێکە بەیانیتی دەخۆت بیەنە من لای عوسمان داخل ئەیکەم بە شاگردی عوسمانی برام باش بووم بە شاگردی عوسمانی حاجڕەحیمە تا 63 ئەمە یەکەم ڕۆژی بەڵێ شاگردێکەمە ئەمە خۆشی ئێستا ماوە کاک عوسمان ماوە یە بۆ لامێستەش مشتری سەرتاشینمە بڵێ ئەم وێنێش وێنێشی ئێوەیە دیارە بڵێ وێنەکە 67
ئەمە 16 بەڵێ کوردیەوە ئەمە 16 ئەم جەمالە پێڵێن جەمالی ئەحکوتەرە ڕەفیقمە ئەمە شایەک بوو لە ژاڵی خۆمان دوو ژاڵی ئێرە ژاڵی سەرەوە لەوێ شایی بوو هەردوومان چوین کە چوین جەما جامانەی بەست تمری جامانەیەکە بەسم قەت جامانەش من نەبەستووە بۆ شایی چوون جلی کوردی و بەڵێ جامانەت لێ بەستوە وەڵا جەمالی حکوتەرە تەمەنی گەنجێتی بەڵێ ئەمە ژوێنەی ئەمە دوو خوشکمە خوشکەکانتە پێمان ئەمە دوو خوشکمە ئاسکۆڵ و نەجیبێستە ماون ئەمە ئەو ساڵانە کە بۆم گرتووە ئەو کاتە زۆر مۆدیێلی ئەو جیلانە بوو خۆم بۆم کردن تەمە درێژ بن ئینشەڵا ئەم وێنێ ژوێنێکی خێزانیە پێمەوەیەکێک لە براکانتە ئەمە مەحمی برامە بە ڕەحمەت بێ ئەمە شیرینە ژنێتی ئەمە لە 75 گرتویانە ژنیێنەوە دەستەکان خۆش بێکاک حاجی کۆمەڵک وێنە لەلایە دیارە وێنەی زۆرن پێم خۆشە سەیری کۆمەڵک لەم وێنانە بکەنی تەمەنی گەنجی و ئەو ساڵانەیە کۆمەڵە کەسایەتی و لە وێزگەی جیاواز بە جلوبەرگی جیاواز ئەم وێنەیە وێنەکە ساڵی 76 بەڵێ ئەوانە شێن لەگەڵتا ئەمان کاک جەلالی خانمە ئەمان عمەری نانەوایە ئەوەشیان کاغڕە و فقەڵازیەیە هەر خزمیشمە و دۆسیشمە ئەوەشیان بەندەیە ئەمە کوێ ئەم وێنەیەتان تیاگرتەوە ئەمە دوکانی حەبیبی ڕەسم چیە هەر ناو دوکانەکە خۆیەتی ئەمە هاوڕێ بوون و ساڵان بەڵێ ئێستا هاوڕێن بەڵام هێچێکمان لێکەم بۆ تۆ لەوانە مردووە ڕۆحی شاد بێ و تەمەنی ئێوە درێژ بێ ئەم وێنەیەش چییە لەگەڵ تاو ئەمە کاک مستەفا بەردەکەڕی مەشهورە برادری خۆشەویستمە و ئێستا شەر عیلەوی تێکەڵین ئەمە کاک مستەفایە ڕێز و خۆشەویستیمان بۆ سپاست دەکەم مستەفا بەردەکەڕی هەیە پیاوێکی عزیزە ئەم وێنەیە لە ناو وێنەکانی تویان نووسراوە ئەکرەم ئەبوو شوارە بەڵێ ستایلی قژ و ڕیش و سمێڵی زۆر سێر بوو لای من ئەمە هەر خۆی وای حەز لێە کرد زۆر یعنی بەم بابەتە دائیمان حەزی لەم بابەتەیە کرد ئەو تۆ بۆ چاگە کرد ئەمە بەڵێ هەر سای لایم نەتاشی و ڕیش و شیشم بۆ قەڵەمە کرد بووم چاگە کرد لایم سەرێ تاشی ئەمە ئەکرەمی حاجی قاری کاپسکۆری قەرەتۆغانە یەکەم جارۆم زانین بۆ شانۆگەروشت ئەم وێنەیە ژوێنێکی تۆ یەکێک لە هاوڕەکانتە ساڵی 1970 ئەو شوێنە کوێی سلێمانیەکە ئەمە وە ئەزانم حەدیقەکەیە حەدیقەیە ئەمە کاگڕوفی ناوە قەڵاتزەیە برادەرمە سەمۆجود ماوە وێنێکی جوانە ئەم وێنەیەش وێنەیەکی دیارە سەرچناری جارانە و ساڵی شەستەکان ئەوانە چێن لەگەڵتا ئەمانە ئەویان کاکسمایلی ژمبرامە ئەوشان کاگیاسینە هەر دۆستی کاکسمایل بوو هات لەگەڵ ئێمە لەو شوێنە و ڕسمان گرت لە سەرچنار باڵە سەرچنار گەنجای جاران زوو ئەچون بۆ سەرچنار ئەی چی بکەین ئەرەوەڵا خۆش بوو ئەو پەڕی خۆشی بوو بە پاسکیل چەند جار چووم بە پاسکیل چەند جار بە پاسکیل چووم ئەم وێنەیە نووسراوە باخی بابە عەلی ئەمە لەکوێ بوو ئەمە باخی بابە عەلی بەرامبەر بە بەکرە جۆیە بەو بەرەوە نزیکی جێشانەیە هەزارمێ دوو جێشانە هەیە ئەمە لە باخی بابە عەلیە هەیە چند کاگەحمەی خانمە کوڕی پورمە ئەمەشان حەمەڕەشێر کوڕی پورمە دەستەکان خۆش وێنەیەکی جوانە ئەم وێنەیەش ساڵی هەفتایە دیارە بەڵێ دوو کوڕی قۆزی ئەو ساڵانی سلێمانی بەرزان خۆ جوانیت ئەمە کاکبرای مەلاحمەی سەرشەقامە ڕەفیقی مناڵیمە کە بابچی بوو ئامۆزای کاک عەبدوڵڵا بوو عەبەی تەقی ئەم وێنەیەش وێنەیەکی ساڵی 76 نووسراوە چەمی ئالیشە ئەوانە شێن لەگەڵتا چەمی ئالیشە لەکوێ ئەمە چەمی ئالیشە لە خوار جێشانەوەیە ئەو چەمەیەکە لە پردی بابە عەلی بۆ خوارەوەیەت ئەمە یەکیان شێخ جەمالە یەکیان ئومێدە یەکیان مەحمی برامە یەکیان عومەری نانەوایە یەکیان ئومێدە وێنێکی جوانە دیارە بۆ سەفرۆشت چوون بۆ بەڵێ ئەم وێنێش ساڵی 77 دیارە وێنێش لە ستۆدیۆ ژیرە ئەمانە چێن ئەمانە یەکیان حەمەڕەشی نانەوەی عەمری خوای کردووە ئەمە شار هەر عومەری نانەوایە ماوە ئەوەشیان بەندەیە خۆش بێ سەر خۆش ئەم وێنەیە لەگەڵ کاگەریبی ئاسنگەر ساڵی 71 ژیراوە بەس شوێنەکە کوێ ئەمە ئەزانم سەرچنارەمەش ئەمە سەرچنارە غەریبی ئاسنگەر برادەرمە ئێستا ژێ بۆ دوکان بۆ لام برادەرمە کاغەریبی ماون بەڵێ پەیوەندیتان ماوە بەڵێ ئەم وێنەیەش دیارە مناسبەیەکە بەس پێم خۆش بزانم ئەوانە شوێن مناسبەکەش چییە ئەمە کوڕێکی پورمە ئەمری خوای کردو بە ڕەحمەت دوێ ئەمەش مامۆستا عەبدوڵڵایە ئەمە هەڵەبجەیە بۆچی چون بۆ وەڵڵا ماڵی ئەم پیاوە مامۆستای ڕەفیقمە تێکەڵم بە عایلەوی میوانی ئەوەی ڕسمان لە باخی ئەوانە گرت باخی گشتی ئەوەیە باخی گشتی هەڵەبجەیە باخی پاشا ساڵانەیە ئەم وێنەیە کوێ سەرچنار ئەم بینایە ئەم بینایە ئەوە ناو ئاوەکەی سەرچنارە کە ئێستا نەماوە هەر خوار ئاوەکەی کە یێتە خوارەوە لە سەرچاوەکەیەوە ئەوە بینایە بوو
بۆ دانیشت و شیوایترەمە محەلەبی لێبوو ساردی لێبوو لەوێ دانیشتین هەر محەلەبی و ساردی لێبوو شتی کەشی لێبوو ئەم وێنەیەش وێنەیەکی سەرچنارە ئەمە شێخ جەمالە عومەری نانەوایە منم بەندەیە وێنەیەکی جوانی گەنجی تادە ئەم وێنێش شەستەکانە و ئەمە بەفراک گیرا ئەمە وەستای دووهەممە عەلی ئەسمەر مەشهور و لە سلێمانیە پیاوێکی قڕوخۆش قسە خۆش بە ڕەحمەت بێ و غەرقی ڕەحمەت بێت نەماوە تۆ جگە لە وەستا عوسمان لای ئەم پیاوەشی ئەم پیاوە ئەزانم ئەرزم کردی ئەو ڕۆژە ئەمە کە ئەو گیرا بە ئەسکەر عوسمان من نەمتوان دوکانەکە بەڕێ برم ساڵێک لەگەڵەمە ماومەوە ئیتر ئەمیش گیرا لەسەر سیاسە توشتیوە دوسێ ساڵ لە ڕوودە سەلمان بوو عەلی ئەسمەر پیاوێکی قسە خۆش پیاوێکی کۆمەڵایەتی ساڵانە زروفی سیاسی بۆ شێ بوو بەڵێ شوێعەکان بەڵێ بەعسیەکان هاتن بەڵێ زروف زۆر گۆڕە لە 63 بەڵێ سەردەوی منعتە جەولەکەی سلێمانی تۆ کاتە تازە دوکاندا نابوویان بەڵێ تازە گەورە تازە دوکاندا نابوو زۆر ڕۆژێکی ناخۆش بوو من عەجەولی سلێمانی خەڵک گیرا تەبعا ئێمە مناڵ بووین نەیە گیرای ئیتر خەڵکێکی زۆر گیرا هەرەوڵاو 63 بوو کۆمەڵێک وێنی ترم لەلایە دیارە وێنەی جیاواز و هیچ تەمەنی جیاوازە یان کۆمەڵێک کەسایەتی منەوەی کەسی ئەرشیفەکەی تۆم کرد کاکێ جەلال جگە لەوانێکی وێنی خۆتە هەڵگرتووە وێنی زۆر کەسایەتی و شخصیاتی سلێمانیشە هەڵگرتووە لە لای خۆت ئیتریا لە نزیکەوە ناسی وتن قوربان من بەهۆی سەرتاشینەکە زۆربەی مشتری سەرتاشینم بوون ڕاست هەر مشتری سەرتاشین و چۆن ئێستا جەنابووی گەنجی و باوی باوتە بۆ ئەو ئیشە منیژانی بەرنەکەوتە ئەو کاتە تەلەفۆن نەبوو بەڵام ئێستا من حەمەی کوڕم کە دەلاکە بە تەلەفۆن قسەی لەگەڵاکەن بە تەلەفۆن قسەی لەگەڵاکەن ئەڵێن حەمەد لەوێنی ئەوەستا حالێن ئەمڕۆ دوو کەڕۆسێکە تەلەفۆنیان بۆ من کردووە سەر کوژانومەتەوە ڕاست ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە لەلام پێم خۆشە پیشانی بڵێن وێنەیەکی دیارە ئەسپۆ عەرەبانەی ئەو ساڵانەی ساڵی 65 بەڵێ ئەمە کوڕی پورمە ئەحمەی خانم مەشهور بوو باش ئەم عەرەبانەیەشی عەبەی ئەغالی بوو مەشهورە لە سلێمانیە ئەو ڕسمیان خستۆتە سەر ئەو عەرەبانەیە ئەوە چیان پێکرم عەرەبانی و ساڵ تاکسی وەختی خۆی بەمە ئەیان جۆزایەوە ئێستا بە تەکسی خەڵکە جۆزنەوە تۆ بەبیرەوەری خۆت سواری ئەمە بووی هەزار جار لەگەڵ کاگەحمەی پورما سوار بووم لە پێشەوە بۆ خۆشی لە پێشەوە لەگەڵ خۆیان سوارە بوو جێ دوو نەفەر بوو ئەمە ژوێنەیەکی هەر پێما بێ کاگەحمەیان ساڵی 60 وێنەکە زۆر جوانە بەس بەداخەوە بەش ئەمە بەڕاستی ئەمە زۆر جوان بوو بەڵام مکاکە بەڕاستی تۆزێ شێکی هەبوو لە ناو ئەلبومەکە بۆ خۆی ڕسمە کاڵ بۆ تێکچوو بۆ کوێت بویستایی بردی بەڵێ ئاسەوا لەگەڵەکە وەک تەکسێکە ڕاوەسایی بە 350 بە 100 فلس من خۆم چەند جار سوار بوو بە 100 فلس ئەم وێنێش ساڵی 62 گیراوە ئەمە هەرچیان کوڕی مام من ئەمە حاجی مسفای ئامۆزامە ئەمە مەلا ڕەحیمی ئامۆزامە ئەمە ئەو ڕەحمانی ئامۆزامە وێنێکی جوانەوەی ناوەڕاستیان جەکانی سەربازیە ئەوە عسکەرە چوون بۆ بەغا بۆ لای ئەو ڕسمیان لێوێ گرتووە ئەم وێنێ ژوێنێکی جوانە پێم خۆشە بزانم ئەوانە شێن ئەمانە ئەمێکیان ناوی جەزایە یەکیان ناوی عومەرە یەکیان ناوی حەمێ مەلارەشیە ئەوەشیان بەندەیە ئەوە لە دوکانی حەجامانەکەی بەستۆ توی ئەو مشتی بەسەرەکە مشتی بەسەرەکە مشتێکە کاک جەلال لەو ساڵانە لە کە دیارە دەلاک بوویت و ئەوانە لە نەقابی کرێکاران بوون یا نەقابی سەرتاشەکان پەیوەندیمان بەیشەوە بە سەرتاشەکانەوە نەبێ ئەو کاتە نەقابەی داتاشە بوو هی پیشەوەرەکان خەیات دەلاک نەقابەی خۆمان هەچ کەسەر نەقابی خۆی جیابوو ئێوە ژوو سەرتاشەکان نەقابی خۆت بەڵێ زۆر باش ئەمە وێنەیەکی ئەمە نەقابەیە ئەمە نەقابەیە ئەوە کاک عومەرە بە ڕەحمەت بێن نەماوە کاک مەجیە نەماوە حاجی ڕەحمانە نەماوە بە ڕەحمەت بێ بۆ برایم بە شکم کە مابێ ئەمەی لەگەڵ منایە لە پێشەوە بەڵام ئەوە زەینەدینی دەلاکە ئەوە ڕەحیمە ئەم کۆبوونەوەی بۆ چیە مەسەلەن ئەمە هەموو جارێ باسی یەکێتی یەکتیمانە کرد کە یەک بین لەگەڵ یەکە بچین بۆ سەیران بەیەکەوە مناسەبەتەکان تێکەڵ بین لەگەڵ یەکە ئاگاتان لە ئیشوکاری بێت و بەڵێ ئەم وێنێ ژوێنێکی جوانە چەمی هەر چەمی ئالیشەی پێما بێ لای جێشانەیە بەڵێ هەمێکیان بەندەیە یەکیان ئومێدێکیان عومەرێکیان حەمەڕەشیە زۆر باش وێنی دوو کەسایەتیم لەلایە پێم خۆشە بزانم بۆچی لە ناو وێنەکانی توایە ئەم وێنەیە وێنەی کاک حەمەمین قادر محەممەد ئەمە کاکەجان ئەمە کاک حەمەمینە کاک حەمەمین مەشهورە بە مینە سمێڵ ئەمە حیمایی مام جەلال بوو ئێستا ژماوە دوێنێ ناپێرێت چوم سەریم تاشی بێتاقەت بووە نەخۆشە لە ماڵەوە کەوتووە
تەمەند درێژ بێشەڵا بەهوای تەندروستی باش بۆ کاک ئەمین. ئەم وێنەیە شوێنەیەکی جوانە دیارە کەسایەتێکی سلێمانی لی نووسراوە حاجی ئەحمەی سەروپێ. ئەمە بەڵێ ئەمە لە گەراجی قالا بوو حاجی ئەحمەد سەروپێچی بوو قسە خۆش و قسە نەستەق بوو. سەروپێ و لا خواردووە من یانوس قسەی خۆش بوو وڵی من علاقەشم لەگەڵیان نەبووە بەڵام دیومانە قسەی خۆش ڕۆڵاوە مشتریەکانی ناشە بیڕێنوە نیە ناشە بیڕێن بازاری سلێمانی و ئەو کەسایەتیانە قسەی خۆش ئێستا ژەروە بەڵێ بازاری سلێمانی بۆ قسە خۆشانەوە. ئەمە شوێنەیەکی کاک عوسمان ساڵی 1965 ئەمە کاک عوسمانە عوسەی ئامە مەشهورە پیاوێکی قارەمان بوو پیاوێکی ئازا بوو اختیالاتی نەوشور مەسوولی اختیالاتی ناوشار بۆ کاتە ئەمە باو باویکانی ماسی بوو کانی ماسی و پێڵەن قەرەتۆغان ئەمانە تەبعاً خۆم دی و منەوە کاک عوسمان بەڕەحمەت بێ هاتوتە لام زۆر جار ئێستاش کوڕێکی هەیە تەمەند درێژ بێت لوقمانی ناو کوڕێکی چاکە ڕۆحی شاد بێ. کاک حاجی تۆ پێش بچمە سەر باسی بچین بۆ دوکانی دەلاخانەکەت و بۆ جادەی کاوە باش پێم خۆشە ئەلێرێ باسی ئەو بکەم لە تەمەنێکی زۆر گەنجیە ینی هەر لە 16 و 17 ساڵی ئەوانەیە ژیانی هاوسەریت پێکێناوە بۆچی وازوو؟ واللهی ئیتر من لەبەر یەکشت پەلەم کرد وەختی خۆی خەڵکیان کە ئەکرد بە عسکەر عسکەری نەجاتن نەبوو لە تسی عسکەری ژنم هێنا بم بە معین بووم بە معین عسکەریم نەکرد سپادەی هەوی زۆر دیارە تەمەنێکی گەنجیا ژندێناوە بەڵێ لەگەڵ ڕووناک خان بەڵێ ئەمە وێنەیەکی تۆ ڕووناکخانە دیارەکی ئەو ساڵێ ساڵیش 1960 تەمەنە 7 ساڵە بەڵێ چۆن ڕووناخانت هێنا ینی ئەمە ناسیت خزمی خۆتانە یا خاڵی دراوسێ دوکانم بوو بەو بەرخۆم و داتاش بوو ڕۆژێکیان سەری مەتاشی یەکێ باسی ژنێ کردوێکێ واو ئەمە ئەوتی و تۆ بۆ ژنانی وتم من کەڵکیەوە منێوتی بابە کەلکیەوە خوشکەزایەکم هەیە بەس ناو مەهێنن ڕەحیمی دارتاشی ناو بوو ناومێنە خوشکەزایکی چاکم هەیە و بە دڵی تۆیە ئەگەر تۆش بە دڵێ بێ ئەو تۆی بە دڵ بێ و کاتە من حسابم داوام کرد و یایەن مێ تۆش ناو نێن لەم بەرنامەیان نەبێ بەڵێ نابێ با کەشف نەبێقەی ناکەم وێنەیەکی ئەمە خەزورمە ئەمە خەزورم و ئەمە ڕووناکە و ئەمەش کچێکی بچکۆلەمە چەند مناڵتان هەبوو لەگە ڕووناخان؟ حوت دیارە ڕووناخان بەداخەوە ڕۆحی شاد بێستە کۆچی دوای کردو وڵی تووشی نەخۆشیەک برد چەند بردم بۆ بەغا ئەم لاو لایتر لە 95 ئەمری خوای کرد ڕۆح شاد بێ زۆر هەوڵش چەند مناڵتان هەبوو لەگەڵ ڕووناخانە؟ ناڵێم حوت ئەمە وێنەی سیان لە مناڵەکانە ئاراس و ئاوات و ئامانج من ناوڕاستیان ئاواڵەکان ئێستا چیەکەن کاکە جان ئەمەیان مدەڕیسە ئێستا مشریفی تربەیە مامۆستا ئاوات ئەمەشیان ئاراس لە ئینارەی کارەبایە مۆزەفە ئامانجیش ئاراس کەس لە ماڵە مناڵەکان نەخێر هەمیان چن ماڵ لە ماڵی حاڵی خۆیان ئەمە شوێنێکی خێزانی ئێوەیە لە بەڵێ ئەمە جوندیانە ئەمە جوندیانە شێخ جەمالە لەگەڵ ئایلەکەی خۆی منش ئەوە لەگەڵ ئایلەکەی خۆمامە جوندیانە ئەمە ژوێنی بەڵێ ئاهەنگێکی کۆنە ئەمە کوڕێکی پورم ژنێنە ناوی کاک حەمەڕەشیە ئەم بووکەمان بۆیە ناوە لە سلێمانیەوە بۆ لادێمان بردووە ئەمەیان خوشکمە ئەویان خۆمم ئەویان شەید جەمالی برامە ئەمیان کە حەسەنە شەید بۆ بە ڕەحمەت بێ وێنەیەکی جوانی ئاهەنگی ئەو ساڵانەیە بەڵێ ئەم وێنێش کۆمەڵە کەسایەتی تایە و پێما بێ ئەوەی کە مشکێکی لەسرە ئەویان خەزورمە کاک برایمە ئەویان کاگ سدیقە ئەوشان کاگواحیدا مەوجود ماون ئەمسیانە چەند نەوەت هەیە کوڕەزا و کچەزا 23 هەیەنەوە تەمەند درێژ میشڵا بینی چۆنە لەگەڵیان زۆر بینم زۆر خۆشە ئەوەی منیان خۆشی لانێ خۆیان هەرەوە خۆش بێ تەمەند درێژ منیشەڵا خی گەورە تۆ بۆ نەوەکانت بێڵێ بۆ مناڵەکانت بێڵێ دیار تۆ لە جارێکی ترژیانی هاوسەریت پێکێناوە بڵێ لە دوای کۆچی نوێخان ئەمە وێنێکی ئەمە ناهیدەخانە بەڵێ کە ئێستا هاوسەر و بێکەوە بەڵێ ئێستا حالیم بێکەوەژین بەڵێ ژیانی هاوسەریتان پێگەینەوە ئەمە ژەر وێنێکی ئەو ڕۆژەیە پێما بێ بەڵێەوە داواکردن و مارەکردن و شتە بەڵێ تەمەند درێژ منیشەڵا خی گەورە تۆ بۆ ناهیدەخان بێڵێ بۆ کوڕەکان ئێوەش بەچەکان ئێمە تەمەند درێژ من دیارە مناڵەکان زۆرن فرای وێنەی هەمویان ناکەوین پێم خۆش ئەم وێنێ پیشان بێ ئەمە ژوێنێکی ئەمە ئامانجە ئازاتە ئامانج و ئازاتە و خۆشمم
ئەوە کچ و کوڕی ئەو ئازاتە ئەمێکە لە ڕقابەی مالیە تەمەند درێژ مۆزەفە خی گەورە تۆیان بۆ بێڵێ لەگەڵ ئێوەیە بێکۆچین بۆ جادەی کاوە ئەچین بۆ دوکانی دەلاشەکە ئەو گوزەرم لای لێ بێکۆ سریانەکەی دەستەکانە خۆش بێ خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاتان لێ بێ لە بەرنامەی وێنەگرافی لەگەڵ کاک حاجی جەلال لەگەڵتان بەردەوامین. کاک حاجی هاتین بۆ جادەی شەقامی کاوە و بەروبەر خانەقا ئەڕۆین ئەو گوزەرەیە کە تۆ زیاتر لە 6 ساڵی تەمەنت لێرە بووی و ڕۆژانە هاتووی بۆ ئەم گوزەرە و سەردانی ئێرەت کردو. پێم خۆشە خۆت باسێکی شەقامی کاوم بۆ بکەی بەتایبەتی لە کۆتایی پەنجاکان و لە 60ەکانەوەی کە تۆ بەڵێ وڵا لە 60ەکانەوەی کەمە فکرمێ تاوان لە جادەی کاوە من هەر لێرە بووم لێرم ڕۆژانە هەتا ئێستشکەیم و دوکانەکەم هەر لەوێایە ئەوانەی کە لە گوزەری خۆمان و کەنیاساومان بڵین دەی شۆ کاک حەبیبی ڕسمچی و کاک عەبڵای ڕسمچی ئەمانە دراوسەی کۆنی ئێمەن باش ئەمجا کاک عوسمانی شێر مەشهورە ئاسەنگەر بۆ بەرمانەوە بوو بۆ بەرمانەوە کاک عەزیز بوو عەزیزی وتوچی بەڵێ خوارتر مەلاگورونی وتوچی بوو خوارتر علی خانی محەلەبی بوو زوو چایچی بوو دوایی بوو بە زیاتر گوزارەکە ئەوە نەبوو یەک دووکاری هەموو نوعمان هەبوو ئەمجا دوای ئەوە کاگە ڕحمانی هەلاجمان هەبوو ئەو ڕحمانی لێفە درو وەسا هەلاجەکان کەمبوونەوە زۆر هەرکە من زۆر لە بازار و لە گوزەرە هەر نەماون وەسا علیمان هەبوو لێفە درو بوو ئەمجا لەوێ ڕەحیمی دارتاشمان هەبوو دراوسێمان بوو کاک ڕەحیمی دارتاش کاک ڕەحیمی دارتاش کاک شێ مەحموود دارتاش وەستا عەلی کاکسیقی چایچی حاجیقی چایچی کا خەلیل ئەسڵی ئەوە خەریکی سیوچوکلی لە ئێستا کوڕەکانی تەمەند درێژ بن باوشی مامۆستا پرشنگ بڵێ ئێستاشە لێ کوڕەکانی تەمەند درێژ بن کاکە بەڕێزە کاکە بەهمەنە ئەمانە کوڕی کا خەلیلن کاک بەهرۆزە ئێستش دراوسێ من ئەوە لیا کە ماون کۆنەکان ئەو کوڕانە کە ماون کوڕی کاکە حاجی محەمەی ڕەشەی مامەلیە ئەمە ڕەشەی مامەلی لەوێ کوڕی کاک بەکرماوە بەکرشەی مامەلی لەوێ کوڕی کاکسیقی چایچی کاک فەریدون هەرماوە کاک حاجی دیارم شەقامە لەسەرەوە جاران قوتابخانەی فەیسەڵیە بوو کە ئێستا بازاڕی عەسریە دواتر خەستەخانەیەکی لێ بوو خەستەخانەی ناوەڕاست بە بیرەوەری تۆ لە دوای ئەوەوە با بڵین شەقامی کاوە دەستی پێ کردوە هەتا ئێرە کە پێڵێن بازاڕی دۆلارەکە یان بازاری بەرخانەقا بەرخانەکە چێم کەسایەتی دیارەکان دیارە بەرخانەقا گوزەریشی دیار بوو لە سلێمانیەوە زۆر کەسیش بەو ناوەوە بڵێ هەیە وەکو دوکانە ڕوشتەکان وەکو کەسایەتەکانی بەرخانەقا وەکو بەرخانە بە بیرەوەری تۆ کاک شەوکەتی مەلا کاک عوسمانی مەلا کاک ڕەفعەتی مەلا ئەمانە پیاوی چاون کاک شێخسی کاک شێخ عەبدول کاک شێخ جەمال ئەمانە پیاوی گوزەرەکە بوون و لەو گەراجا بوون دوکانیان هەبوو محەلیان هەبوو پیاوی بە شەخسیات بوون ئیترەوە قسەی مینا بوو لەوێ ئەوە ڕەوباڵە بەرز بوو ئەوە جەمالە ڕەش بوو ئەمانە ئەوە کاک حەسەنی وتوچیە لەوێ کە دوکانی هەیە ئێستش ماوە دوکانەکەیان کاک حاجی زۆرمان نەماوە بگەینە لای دوکانەکەی لە 1960 بڵێ لە لێرە بوونم لەم دوکانە لە یەکێک لەم دوکانانە لای وەستا عوسمان بڵێ بووی بە شاگرد کام دوکانە بوو بزەبێت ئێستا چییە دوکانەکەی خۆم دوکانەکەی وەستا عوسمان دوکانەکەی عوسمان دووسێ دەستی کردو فرۆشراوە ئێستا ئێستا دوکانێکی محەلە ئێستا دوکانی کا عوسمان بڵێ 4-5 دوکان سەر و خۆم کە ئێستا گەینەوێ شان دەمەوە دوکانەکە و دەزیشانێکم بۆ باشە 3 ساڵ لای ئەو شاگرد بووی بڵێ دواتر بڕیاری کە دوکانی خۆت بکڕی بڵێ دوکانم دانا لە 63 بڵێ دابنا ئیتر بووم دەسم کرد بە تۆ لە 63 کاک حاجی بەڵێ 13 ساڵە بڵێ چۆن توانیت خۆت دوکانێک لەسەر ئەم شەقامە بکڕیت و واللهی حەزانی پشت خۆت خۆش ببەستیت حەزمە کرد خۆم پێ بگەێنم و لەسەر پێی خۆم ڕابوەستم الحەمدولله لە 13 ساڵیە بەڕێوەبردنی دوکانێکی وە والله هیچ نەبوو زەحمەت نەبوو چۆکم حەزم لێ کرد هیوایەتم بوو لە 63 دوکانێک لەسەر ئەم شەقامە بە چەند بوو تۆ بە چەند کڕیم بە 40 دینار
40 دیناری و کاتە لە کاکە حەمم کڕی حەمەی حسابی قاسم باشە مامی ئەم بەرهەم دکتۆر بە باشە تۆ 40 دینارەکەت کۆ کردبەوە بە شاگردی 25 وەکر و 15 لە باوکم قەرز کردبوو جا زۆربەی جارە بۆ خۆشی ئەمەشەڵم براکان مەوی کاکە و دوکانە شەریشین پارەی باوکیە ئەموو کاکە هزار جار 15 ماوەتەوە بۆکەیان و بۆ سەعبەت تەوانیانوت ئەرەوەڵا کاکە هەموو کاتێ جاروزانی زاعێکمان نەبوو بۆ سەعوبەت کاک جەلال لەو ساڵانی کە بەڵێ سینەمای دڵشاد کرایەوە لێرە دیارە تۆ زۆر نزیک بوو بەڵێ چی بۆ سێری فیلم بەڵێ بەڵێ یەکەم فیلم کە ئیشی کرد بیری دێت بەڵێ فیلمێکی هندی بوو لەگەڵ وەستاکەما چوین لۆجێکمان گرت و ئەو شەوە چوین تەمەشا ئەو فیلممان کرد لەگەڵ وەستاکەما عەلی ئەسمەر ماڵەوەش لەگەڵا بوو بەڵێ ماڵشەمان لەگەڵا بوو هاوسەرەکەت بەڵێ بۆچی پیانە و لۆج ئەو شوێنانی کە بۆ خێزان چۆن ئێستا چیتە شوێنێک ئەمە جێ عیلەیە ئەمە خاص ئەو کەسانی کە عیلان لەگەڵا بووە جێگای ئەو عیلانە پیانە و لۆ بەڵێ لۆچ تۆش لەگەڵ ڕووناخانە لۆجێکتان من و نەجیبەخان کە ژنی وەستام و کاگعلی و ڕووناخانی ژنی من و خۆم چون بۆ سینەمایە بۆ فلیمە یارامە دوکانەکەی جەناب بەڵێ دوکانی منە بەڵێ جەلال تۆ لە 63 ئەم دوکانەت کڕیوە ینی تقریبان 61 ساڵە تۆ هەموو ڕۆژێکی بۆیە الحەمدولله بیریش لەوە نەکرێتەوە بیگۆڕی گوزارەکە خۆشە دراوسەکانیش سەری کۆمەڵی گوێنە بکەین سەریشی دوکانەکە بکەین و کۆمەڵی گادەوەی باس بکەین کاک حاجی لە دوکانەکە دیارە لەسەر ستایلەکەی تقریبان پێشووی ماوە بەڵام ئەوی کە بەلای منەوە سەرنجڕاکێشە ئەوەی ئەشتانە ئەم ئامێرانە کە تۆ لە بەڵێ من لە هەفتاکانە پێ کردو تا ئێستا هەمووی گۆکو خۆی بەڵێ هەڵم گرتووە وڵی وەکو شتێکی تۆفە گوتوم بۆ مێژوو بمێنێتەوە شتە جوانانە ئەمانە ئەمە مەچینەی درشتە ئەمە مەچینەی سفرە ئەم شانێمانە خستە ژێری زیاتر زبرتر درشترە بێت درشتریانی کەمتر سفرە بێت ئەمە درشت ئەمەیان ئەمە ئەوەی بڵێ موەکەی هەڵە کێشاوی ناکرد ناوانێ ئەوە مەچینەی بڵێ خراپ بوو بێ و ئەمانە ئێمە تاوان دایمە تازەمانە کڕی ئەوە وەسایکی کۆن هەبوو لای ئێمە وەسا علی ناو بوو 1000 ساڵ مەچینەکە عمری بۆ بە ئیشی هەر پێکرد و پاڵی پێوە نا بەڵام ئێمە هەر من و وەساکەشم وەسا علی ئەسمەر شتی تازەمانە کرد و حەزمان لە شتی تازە و مەزبوط بوو چکۆم بشتری باشمان هەبوو زۆر باشە ئەمانەی ترچین ئەمەیان تاوان مەچینەی سفرە بۆ پژملە ئەویان بۆ کورتکردنەوەیە ئەمە بۆ خوش بەکارێن ئەمە بۆ بڵێ بۆ مەژملیان ئەمەش زمانی ئێمە قش زۆر پڕتر بوو لە ئێستا ئەمە پڕ ئەگەر تەنکمان نەکردا و خەفمان نەکردا بەمە یعنی تەنک نەیەکرا قژەکە زۆر بوو بەم قەستە زۆر ناڕەحەت بوو بڵێ ئەوە تەنک چون بەمە زۆر کا کورت دەکرد و عەزیەت بوو بەڵام کە تەنکت دەکرد ساڵتر بوو ئەمجا ئەم جۆزانش لە باتی ئەوەی کەوا ئێستا ئەم شفرانی ئێستا هەیە هەمووی سەفەریە ئەمە ئێمە ئەمە هەر شفرێ و پێڵێن جۆزانی دەلاچی ئەم جۆزانی دەلاچیە بەمە تیژمانە کرد بەمە تیژمانە کرد جۆزانیانی هەر خۆیەتی بەم قایشەش سافیەکە ئیتر ئەمە ڕیششمان پێە تاشی و سەریشمان پێە تاشی زۆر کەس بەمە سەریم تاشیوە بە جۆزان بەم جۆزانە سەریم تاشیوە بەمە سەریم تاشیوە هیچ شتێکی مشکلە نەبوو ئەمەش بەڵێ هەسانە ئەمە تیژەکە و ئەمەش سافیەکە ئەمجا ئەم سابوونە ئەو هین نەبوو معجونشە زۆر کەم بوو باش هەر بەم سابوونە و بەم فڵچەیە ڕیشمانە تاشی جار بەجارێکیش ئەگەر بمان بڕایە ئەم زاخە لێمانە ئەیجرسانەوە ئەمان کە سەبرینەکە ئیجرسانەوە باش بەس ئەم سابوونە بڵێ ئەمە سابوونی جارانە سابوونی جارانە بڵێ شەستەکانە 68وانەیە ئەم سابوونی 68 بڵێ ئەمە تا ئەمە سابوونی بەرلینیان پێ و سابوونی بەرلین بڵێ ئەوڵا ئەم قاپی ئەمە تاسەیە ڕشتاچی ئەمەش مەچینەیە ئەمە لە 62ەوە لەو بابەتە ئەلم مەچینەیە ئەمە کارەبای ڕوتە ئەمە هل نییە چی پێڵێن دەستی نییە بە کارەبای شەکە بن ئەمە بەس و کارەباییە بڵێ ئەمە شەحن نییە ئەمە لە 62 هەر هەمە هەر بۆ جوانی دامناوخۆ هیچ شتێکی مهم نییە بەسەر حەزم لێ کرد کە پشتە جوانانەمان بمێنێ ئەو ساژەمە ترومپای دەسی بوو تەوانەوە شکاوە ئەوی ترومپای دەسی بوو لە باتی ئێستەی ئەمانە ئەمە بوو دەسی پیانی و ئاوکە فریاو ئەمانە دەستگال خۆش بێژێکی باشی کردو ئەمانە هەڵگرت با بێکۆ دابنیشین کۆمەڵی وێنم لەلایەم باش سەری ئەو وێنانە بکەین کە تایبەتە بە ئەم گوزەرە و بەم دوکانە فەرم کاک حاجی دیارە ئەم کۆمەڵی وێنم لەلایە خۆشە لەم بەشەی کۆتایی بەرنامەکە سەری هەندێک لەم وێنانە لەم کەسایەتیانە بکەین کە ساڵانێک لەم گوزەرە بوونیان لەم دوکانە بوون ئەم وێنەیە وێنەیەکی کۆنی ئەم
شقامەیە دیارە وێنەکە ساڵی ناوڕاستی هەفتاکانە. بەڵێ هەر بەرامبەر دوکانی خۆمان ڕسمانمان گرتووە. بەڵێ. ئەمە عەزیزە، ئەمە سمایلە، ئەوە جەلالە، ئەمە هێرشە، ئەوە ئاکۆیە، ئەمە بەرزانە، ئەمانە هەمووی دراوسەمە کاکسمایلی دەلاکە هەمووی دراوسێ دوکان لە دراوسێ دوکانی خۆمان مەجەمەعی گرتومانە لێ. ئەم وێنەیەش هەر وێنەیەکی ئەمە قوربان شەقامی ئەو کاوەیە. بە دوکانێکی خۆمانە، ئەوە وەستامە عەلی ئەسمەر، ئەوەش بەندەیە، ئەمەش کوڕێکە ناوی هێمنە. ئەمە مناڵە باسیەوە کرد کاک عەلی ئەسمەر هەژمانێکی وەستای تۆ هەژمانی منە کە کاک عوسمان لەوێ نەبوو. لێ بەڵێ ئەم وێنەش وێنەیەکی جوانی هەر ئەم شەقامەیە و سیارێکی بەڵێ پۆڵەنیان پێوت بەڵێ پۆڵێنی ئەو بەردوکانی خۆمانەوە ڕسممان گرتووە. یەکێک لەو کەساتیانی کە دیارە کەساتی زۆر لەم شەقامە هەبوون. یەکێک لەو کەساتیانە کاک شەوکەتی مەلایە. ئەمە وێنەیەکی ئەمە کاک شەوکەتە کاک شەوکەتی مەلایە، ئەمەش ئەوەی ناوەڕاست کاک شەوکەتە نە ئەوەی ئەم لایەن ئەوەی لای ڕاست ئەمان حەمەکەلەی پێڵن، ئەمە عوسێمی نای پێڵێن. بەڵێ بەڵێ بەرخانەقای وێنەیەکی جوانە. ئەم وێنێشەر ئەمە کاک شەوکەتە بەڕەحمەت بێ جێگای بەهەشت بێ. ئەمە کاک شەوکەتی مەلایە بەرخانەقایی، بۆەوە جوان بووین ڕۆحی شاد بێ. ئەم وێنێشێکی کتر لە کەساتەکانی بەرخانەکە ئەمە دراوسێمە خۆشەویستم و ئەحمەد ڕەمزی. بەڵێ ئەوە دوکانەکان لەو سەرچوچە دوکان چی هەبوو کاگە؟ دوکانی وشکەوشتیە بوو. وشکە بڵێ. بەڵێ ئەم کەسایەتی چیە کاک؟ ئەمە حاجی مەلا فەرەجی برای ماوەیە بەڕەحمەت بێ و قەبرەکەی پڕ بێت لە نور. ئەمە زۆر خۆشەویستم بوو بازرگان بوو لەو بازارڕا لەو بازاڕێەوە بەر. بەڵێ کاک جەلال ئەم دوو کەسایەتی کێن؟ ئەمە قوربان ڕەوفی عەلی فایزە، ئەمەشیان کاگەحمە ئەحمەی ڕەشەجووتە. باشە لەم گوزەرەیە بوون؟ نە ئەمانە عەرەبان چی بوون؟ عەرەبانی دوو ئەسپیان پێبوو. بەڵێ بەڵێ. ڕەفیقی من نەبوون، گەورەتر بوون. ساڵی چەندەکان ئەوە عەرەبانیان هەبوو؟ هەتا 74 عەرەبانی دوو ئەسپی هەبوو. ئیتر لەوە پێشەو لە پەنجاکانەوە هەر هەبووە. بەڵێ عەرەبانی دوو ئەسپی. ئەم وێنێش هەر بەر دوکانی وێنەیەکی بەر ئەم دوکانەیە. بەڵێ بەڵێ ئەمەیان مەحمی برامە، ئەمەشان بەکری ئامۆزامە، ئەوشیان منم. وێنەیەکی جوانە. دیارە تۆ یادەوەریت زۆرە چکە ساڵانێکی زۆر لەم گوزەرە بوویت. ئەم وێنەیە پێم خۆشەپشانی بەم کەسایەتی خۆشەویست کاک خەلیل ئەسڵی تایە. بەڵێ بەڵێ ئەوە کوێ شوێنەکە؟ ئەمە بەر دوکانەکەی کاخەلیلە، بەر دوکانەکەی کاخەلیلە ئەو بەرەوە. ئەمە بەکری حاجی محەمەدی وایەرمەن، ئەمەش کاخەلیل ئەسڵیە، ئەمەش جەلالی دەلاکە. جەنابتی. بەڵێ دەستەکانە خۆش بێ. ئەم وێنەیەکی ئەم کەسایەتیە شار لەم گوزەرە بووە. حاجی سدیقی خۆشەویستمانە چایچی بوو ببرمنەوە. کاک سدیقی چایچی. بەڵێ ئەمە زۆر مەشهور بوو بە قسە خۆش، پیاوی چاک ڕەحمەتی لێبێت. ڕۆحی شاد بێ. ئەم وێنەیە وێنەی دوو کەسایەتی ترە. بەڵێ ساڵی هەفتاویە کە پێم خۆش بزان بۆچی وێنەکەیان لای تۆیە. ئەمە تاوان لای خۆم سەریانە تاشی خۆشەویستم بوو، دایمە لام دانیشتنی. ئەو سەرڕەشی بەرخانەقا، حسەی فارسی بەرخانەقا. زۆربەی ئەم گوزەرە دیارە لای تۆ سەریان چاکڕۆم کەسایەتیانە. پیاوی وا لای سەری دەوشە سیمەری ئەمەگە بوو. ئێوە تۆ سپێڵی بۆ کورتکەیت. کاک جەلال ئەو ساڵانە سەرتان بەچەند چاکرد؟ بە بیرەوەری تۆ کە بووی بە شاگردی دەلاک لێرە سەر چاکردن بەچەند؟ لێرە کە من کە خۆم دوکانم دانا بەڵێ 350 و 100 فلس، کە شاگرد بووم بە 50 فلس و بە 100 فلس بوو. هەتا 74 هەتا 74 450 و 350 تر من شتێکم لێ هەڵواسی نرخێکم دانا وتمەکەم بە 250 یعنی ڕبع دینارێک کردم بە ڕبعێک. تۆ گرانە کردبوو؟ آخر گرانم کردو، مەسروف گران بوو. بەڵێ ئەی ڕۆژ بە ڕۆژ تەتەوری کردووە. یعنی کردی بۆ ڕبعێک، ئەوە گرانەکەی بۆ ڕبعێک. بەڵێ من نرخم دانایان و گرانە. ڕاست. ئەو کەسایەتیانەی تر دیارە کۆمەڵی وێنەی تر هەیە. ئەم وێنەیە چییە کاک؟ ئەمە حەمە عەلی عەینەیە، بەرخانەقاییە، حەمە عەلی عەینەیە. وێنەیەکی جوانە و جامانەیەشی قوتوو. بەڵێ ستایلی ئەو جامانەیە جاران باو بووە. بەڵێ بەڵێ ئەمە وێنەیەکیە. ئەمە حاجی محەممەدە، حاجی محەممەی ڕەشەی مامەلی ئەوە دوکانەکەی کوڕەکەی دی بەرامبەرمە. دیارۆیم کە من تێبینیم کردووە کاک حاجی، ینی وێنەی زۆرینی دراوسێ دوکانەکانن لەلای ئەرەوەڵا بە کۆن و نوێ کاکە کە سەریان تاشی لای من وەکو ئەم مێزە شوشەیەکم بوو، تەوان مێزەکە هێن بوو، تەختە بوو، سپرتۆمانەکە تەختە بوو، داری ساج بوو، شوشەم دانابوو. ئەمە ڕسمێکم بۆ بێنە، باین ڕسمێکی بۆ هێنام، بە هەرچی مۆ ڕسمێکی بۆ هێنام. ئەگەر ئێستا ڕسم و پیشان بم ئەم هەیە هیورد یەشی ئەوڵێ بۆ فایلە بێت، ڕێ بۆ تەسکەرێ بزۆرمە ئەمە بێت. ئەمە کاک حەسەنە بەڕەحمەت بێ، حەسەنی وتوچی لە پەنجاکانەوە وتوچیوە، لە چلەکانەوە، لە چلەکانەوە کوڕەکەی سوالم لێکرد. ئەمە کا حەسەنی حاجی مارفی سلۆیە.
وتوچی بوون لە خانەقا تووشی سەر ماوێنە یەکەم و تووشی سلێمانی حەسەن حاجیمار ئەمە بوو لە دوکانی خۆیان بەڕەحمەت بێ سووتا مەداخەوە ڕۆح شاد بێن ئەم وێنێشە ئەمە کاک عەزیزە بەرامبەر بە منە عەزیز جەوهەر عەزەی وتوچی ئیش وتوچیان کرۆ وتوچی بە خەڵوزی شێکرد وتوی خەڵوز ئەم وێنێ نووسراوە ئیبراهیم نەسڕوڵڵاه ئەمە خۆشەویستمە لە ماڵەوە کەوتووە خوای گەورە شفای بۆ بنێرێ لە ماڵە کەوتووە برایمی نەسڕوڵڵا نەخۆشە جەنا بدەم خشتە دروست کردووە بەڵێ ئەوانەی کە لە 1950 تا 2023 مەسەلەن دەلاشی سەرتاشی دێرین بوون بەڵێ یای نای کۆمەڵێکی زۆریانن نووسیوە کە لێرە دەلاک بوون ناوەکانیان دیارە بەڵێ ئەوەی کە بەلای منەوە گرنگە لە نووسیتە ئەم سەرتاشانە یام دەلاکانە بەڵێ چیتریان کردویانی بۆ نمونە جگە لە کاری دەلاشی خۆیان ئەنجامدانی کەڵە شاخ بەڵێ هەر لە ناو دووکانە بەڵێ یان لە ناو ماڵانە کەڵە شاختانە کرد من نا بەزەو دەلاک کۆنەی کە من ئەیان ناسم سەیخەلیلی دەلاک وەسعرفی دەلاک سەیخدری دەلاک وەستامەجی وەسافەتا ئەمانە کەڵە شاخیشانە کرد خەتەنەشانە کرد بیرۆشانە سووتان بەڵکو قاچیش ئەگەر بشکای یا دەستێ بشکای لە جێب چوایە ئەوانەشانە کرد هەموو میشانە هەر ئەوە هەر ئەیانە کرد زۆر وەستا بوون لەو ئیشانە دکتۆر بوون هەرڵا گرتنەوەی عتری تایبەت بۆ فرۆشتن بە تایبەتی بۆ مناڵی تازە لە دایک خۆم کردومە پیاوی چۆکتۆ مناڵێکیانە بوو ئاهات بۆ لای من ڕەفیقم و یا دۆستم بوو یان لای فلان دەلاک ئەو کاتە ئێمە پیانەوە عتر هەژنۆ دەنەوە عترمان بۆ گرتنەوە شوشێکی وە بە 50 فلس بە 100 فلس ئەمان نایە ئەی خزە ژێر بێشکەی مناڵەکە بۆی کەوە بە بۆن نەکەوێت لەسەر چ ئەساسێک لەسەر چ بنەمایەک ئەو عترانەتانە گرتەوە مەسەلەن هەر خۆزانی بۆ ئەوە باشە بە تەجروبات بووە تەجروبات و دەلاکە کۆنانەڵێ بۆ کە گرتومانەوە لەو شتانە زۆر جارمەسم بە بۆن چووە ئەو مناڵە کە ئەمانەمان یاو بەلووتیا بۆنەکە تەسیری دێ نەکردووە باش دیارە شتانە لە سەردەمی کۆنا بڵێ خەڵک بڕای پێ بووەوە بەکاریان هێنا بەکارشان و ئیسفادەشان لێ کردووە کارکردنی پیشەی دەلاشی کۆن بە شفرە و قایش و هەسان بەڵێ ئەوە تا ئێستا کەوانی پیشانی جەنابتم ما ئەوە ئەوانەیە بڵێ یاریسا ئەو شتا کەلوپەل و ئامێرانە بڵێ ئێستا بەکار نانێنی ئەوە جگە لە پیشەکەی خۆتان ئەمە پیشیتان بڵێ ئەم وێنەیە پێم خۆشە پیشانی بم ئەمە کاک عوسمانە کە یەکەم جار لە ساڵی 16 چوتە لای لە 16ەوە شاگردی ئەم کاک عوسمانە بووم خوای گەورە شوای بوون ێستا لە ماڵەوە کەوتووە شتی فکرەچێتەوە شتی فکرێتەوە عوسمانی حاجی ڕەحیم خوای گەورە شیفای بۆ نێرە بۆ کاک عوسمانە گەر جۆشمە جوێی لێمانە بێ چاوی لێمانە بێ ئەمە شێکێکترە لە ئەوە کاک مەحموود دەلاکە کۆنەکان بەڵێ ئەمە کاک مەحمووە قەراخیە ئێستش کوڕەکەی دوکانی هەیە لە خوار منەوە لە خوار فولکەکەەوە هەر ئیشی ئەوە بەڵێ خەریشیەوە کە کاک مەحموود دەلاک ئەم وێنێش وێنەیەشی چۆیە بەڵێ ئەوە کوڕی زایی هەشتاکانە سەر چاکەی لەم دوکانە کوڕی زایری ڕسم چیە برای جەزای ڕسم چی من سەرێداشم کاک حاجیباسی کاک جەزای وێنەگرت کرد دیارە لێرە وێنەیەکە هەڵواسی لە دوکانەکە بەڵێ وێنێکی زۆر کۆنە هەشتی 1962 بەڵێ ئەم وێنەیەکی ناوە تۆ سەر چاکەکەی بەڵێ کاک جەزار لە دوا وێنەکەی گرتووە کەسێکیش لەبەردەستای سەری بۆ چاک بەڵێ ئەوە ڕەوفە شاگردی خۆم بوو مناڵ بوو لای خۆم بوو ڕەوف ئەو مناڵە شاگردی تۆ بوو شاگردی من بووڵێ گشتم پیاویشم پێگەر ئەوە دوکانەکەی کاک عوسمانە دوکانێکی عوسمانە بەڵێ ها کورسێکەشی دیارە و قەدیمە وێنێکی زۆر جوانە بەڕاستی یادگارێکی جوانە بۆ تۆ بەڵێ کە سەرەتای دەستپێکردنی کاری سەرتاشی و بەڵێ ئەو وێنەی گرتووی کاک جەزار ئەرەوەڵا وێنەیەکی جوانە ئەم کەسایەتی کیە ئەمە حاج عومەری شەربەتچیە ڕەحمەت لە گۆڕی ئێسەی لە هەموو کاتێک خۆشتر بێ ئەمە دراوسێمە شەربەتچی بوو شەربەتێکی خۆلاسەی چاچیە بوو زۆر بەناویان دروستەکە شەربەتی بەزمێوش بەزمێوش ئیتر یعنی بەڕاستی مشتری چاکچاچی هەبوو شەش حەو شاگردی هەبوو جاو سەردەمە پێما بێ کاک حاجی جگەلەوەی کە لە دوکانیش فرۆشتویانە دەجێڕی شەربەت لغە بۆ بەڵێ بەڵێ ئەخر ئەوەیە کە پەرداخەکانیان کرد بێر شەش حەو پەرداخی کرد بێرە سوراحێکی گەورەشی پێ بوو ئەی خوڕەیە حاجی سابیر هەبوو خوا عەفوی کە ئەی خوڕەیە لە قەستیا بەفریان تێکرد زۆر بەلەزەت بوو خوڕەی لێ خوڕەیە بەڵێ 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 ئەم وێنەیە ژوێنی بەڕەحمەت لێ کاک سەعیە سەعی باعث لە سەرومنەوە دەلاک بوو ئەمە شەرکاری دەلاشی کرد دەلاک بوو بەڵێ سەر تاژوو ئەمە شەروێنێکی ناو دوکانە بەڵێ من ناو دوکانەکەی خۆمە ئەمە ناوی تاریخەوەش ناوی سیروانە شاگردی خۆم بوون ئەوەش کە سەرێ تاشم ناوی کاوە بوو وێنەیەکی جوان ئەم وێنەیە دوو کەسایەتی لەگەڵا لە دوکان ئەمە ئەگەر بیسپێتان تاوان مەشهور بۆ لە سەر شەقام کاک جەمالی مختار ئەمە برای کاک جەمالە ناوی کاکی وایە ئەمەش ئەمید جەزای ڕەفیقی مناڵیمە
مدیری سەفەر و جنسی جیازی هەولێر بەڵێەوەی ناوە ئێستا ژێ بۆ لام ئەم کەساتی ئەمەش وەستا بەکری قۆنگەرە درۆ لەو بەرەوەی دوکانەکە ئێستا ماوە کوڕەکانی شێرێن بۆ لام ڕەحمەت بێ شاد بێ ئەمە ژوێنەی کەسایەتیشی تری ئەمە ئێستا ماوە ئەمە ڕەفیقی خۆشەویستمە حاجی بەکری کاگمەجی بڵێ دیارە دراوسێ دوکانەکان زۆریان بۆ ئێستا شەر خۆشەویست منیگەن ئێستا خۆشەویست ئەمە ژوێنەی تۆ دراوسەکان و کاکێ ئەمە کاکە جان حەمەی عەلی خەجیە کوردەیە ئەمەتە ئەمەش حاجی عەبدوولە ئەمەش منم ئەمەش ئارامی کوڕمە کە پێڵێن حەمە دراوسێ دوکانەوە بەڵێ ئەمە ژوێنەیەشی هونەرمەند کاک بەرزان و کاک محەممەد و بەڵێ ئەمە ئەو ڕۆژە لێرە گرتمانە بەسمە بۆ یادگاری کاگە حەمە پیاوێکی خۆشەویستە و ڕێک و پێک و خۆشمانێ بەڕاستی ینی بەشێکی دروستبوونی ئەم بەرنمەیە پەیوەندی بە کاکە حەمەوە هەبوو ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە ئەمە ژوێنەیەکی تری ئەمە حاجی ئەکرەمە پورزاشمە و خۆشەویستیشەوە دراوسێ دوکانمە ها لەسەر جادێ کاوە بەڵێ ئێستاان گرتووە ئەم وێنەیەش وەستا عەبدوڵای تەقی بەڵێ ئەمە کاکەڵای کەبابچیە مەشهورە بە عەبەی تەقی پیاوێکی زۆر خۆش پیاوێکی زۆر قسە خۆش پیاوێکی سەعوبەتچی بە ڕەحمەت بێ ئەمری خوای کردوە نەماوە دراوسێ دوکانم بوو یەکێک لە کەبابچیە قەدیمەکانی بەرخانەکە کەبابێکی بە لەزەت کەبابێکی چاچی هەبوو خوای لێ خۆش بێ خوای لێ خۆش بێ و ڕۆحی شاد بێ ئەم وێنەیە ژوێنەیەکی زستانە و کۆمەڵێک هەر لەسەر شەقامی کاوە ئەمەیان بەندەیە ئەمەش مەحمی برامە ئەمە شاگردمە ئەمەش هەمەی کوڕمە ئەو کاکە حەمەیە لێ جار مناڵە ئەرەڵا وێنەیەکی جوانە ئەم وێنێش هەر بەردەم دوکانە کۆمەڵە کەسایەتی ئەمەشان حاجی ئەکرێمی دراوسێمە کە پورزامە ئەمەش هەمەی عەلیر خەجە کوردەیە ئەمەشان کاک مەحمووی ناوە ئەوەشان بەندەیە ڕێز و خۆشەویستیمان بۆیان دەکەم ئەم کەسایەتی چییە لەگەڵ تاکاک ئەمە بە ڕەحمەدێ پورزامە هەمەی موبێلە مەشهورە ئەمەش کوڕی کاکسەعیە کاکسەعی دەلاک ئەوەشان بەندەیە دەستەکانە خۆش بێ دیارە وێنەکان زۆرن فرێ هەمویان ناکەوین دوای وێنەکە ئەمێ پیشانی بین ئەم وێنەیە ئەمە بە ڕەحمەت بێ کاقارە قارخەراجانی مەشهورە خۆشەویست و برادەرم بوو بە ڕەحمەت بێ خوای لێ خۆش بێ ڕۆحی شاد بێ ئەوشان بەندەیە دەستەکان خۆش بێ کاک حاجی ئەمڕۆ زۆرمانومان کردنەوەڵام چینەوە بۆ ئەو ساڵانەی شەقامی کاوە و بەرخانە قاو گوزەرەکە و وێنەی کۆمەڵە کەساتی جوانی سلێمانیمان بینی دەستەکانە خۆش بێکە و ئەرشیفەت پاراستووە ساڵانێکی زۆرە خزمەتەکەی کوڕی ئەم شەقام و ئەم شارەی ئێمە ئەمڕۆ زۆرمانومان کردی نەوەڵام من ئێوەکردەوە بەخێر بێن سەر چاو و سەرکەوتوو بن و سوپاس بۆ ئەم کەناڵە جوانی ئێوە زۆر زۆر سپاسەکەم پیرۆز بۆ کەناڵە جوانی ئێوە پیرۆز سەرکەوتوو بن چاوەکەمی زۆر دایمە هەر ئەوە لە جوانی و لە سپۆرتیا سەلامەت دیاخوا زۆر زۆر سپاسەکەم خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان